طبعا بەڕێز هەیثەم مەجبوری بە ناوی سەرۆکی حیزبەوە هاتبوو زیارەتێک و سەردانێکی سیاسی بوو بۆ لای کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا لە بەغا جۆرێک لە جوڵە دروست بووە کە ناکرێ بە تەنها یەک گروپ لە بەغا مامەڵە لەگەڵ قەزیەکان بکەن و ئەو هێزە سیاسیانە و ئەو مکەوەناتانەی کە لە بەغا هەیە چ مکەوەنی کوردی بێ یا سونی بێ یا شیعی بێ پێویستە حیزبەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بەغدا و خوار و غەربیە قسە بکەن بۆیە بەڕێز هەیثەم مەجبوری سەردانێکی سیاسی بوو بۆ لای کۆمەڵی ئیسلامی لە چوارچەوەی کۆمەڵی سەردانەکەیدا بە حکمی ئەوەی سەرۆکی لیژنەی مالیە باز لە بابەتە داراییەکان کرا ئەوان ئامادەی خۆیان دەربڕی کە وەک لیژنەی مالی وەک سەرۆکی لیژنەی مالی هەموو هەماهەنگیەک بکەن بۆ فەرمانبەرانی هەرێم بە مەرجێ هەرێم ئامادە بێت داتا و بەیانات تەسلیم کات چکەوتی ئێمە مەنتیق نییە بمانوێ موچە بۆ فەرمانبەران بنێرین بەڵام هیچ زانیاریەکمان لا نەبێت لەسەر ژمارەی فەرمانبەران لەسەر داهاتی هەرێمی کوردستان لەسەر و گرێبەستە نەوتیانەی کە کراوە چکە ئێمە هەر دینارێک لە دەوڵەتی ئیتیحادی سەرف کرێ بۆ شوێنێک دیوانی ڕقابەی مالی ئێمە بۆی هەیە تەدەخل بکات لەو قەزیە بۆیە تا ئێستا چەند بەڵێنێکیان داوە هەرێمی کوردستان بەڵام ئەو بەڵێنانیان نەبردووەتە سەر لەسەر تەسلیمکردنی داتا و بەیانات بە حکوومەتی ئیتیحادی و بە لیژنەی مالی چکە ئەو باسی لەوە کرد کە ڕاستە و خۆکە وەفدەکەی هەرێمی بینیوە داوای داتا و بەیاناتی لێکردوون ئێستاشی لەگەڵا بێ کە مانگێک تێپەڕێ بەسەر و لیقاءات تا ئێستا هیچ بەیاناتێکیان تەسلیمی نە لیژنەی مالی نە سەرۆکی لیژنەی مالی کردووە وەکو سەرۆک ئەو باسی لەوە کرد کە بۆ ئایندە ئەو سەردانە بەشێکە بێ لەو قەزیانەی کە تەفاهومێکی مشتەرەک بکەن و موچەی فەرمانبەران لە عێراقدا جا بکرێتەوە لەو دۆخە سیاسیە بۆیە ئامادەن قانونێک تەشریع بکرێت لە عێراق کە موچەی فەرمانبەران جا بکرێتەوە لە قەزیە سیاسیەکان بۆی نەکرێت بە بابەتی مەزاجی ئەگەر هەرێم پابند بوو یا پابند نەبوو باجەکەی فەرمانبەران بیدا